سلااوڕیان لەم ڤیددیۆدا ئەکسەرسایزێکمان هەیە لە C++ دا دێن سەرەتەوە لای خۆت حەلی دەکەی وەرە پاشان منیش دێم شکاری دەکەم. ئەمەش بریتە لە ئەکسەرسایزەکە بڵێ write a C++ program that reads 3 numbers and put them in ascending order using if-else structure. پرۆگرامێکی C++ بنووسە کەوا بڵێن سێ ژمارە بخوێنتەوە بەمانایەکی تر کە دەڵێ reads 3 numbers واتە ئەو ژمارانە user داخلی بکە واتە بە سین بیکەیت پاشان put them in ascending order و دواتر چیان لێ بکە با بڵێن بە ڕیزبەندی ڕیزیان بکە مادە دەڵێ ascending واتە لە بچووکە بۆ گەورە ڕیزبەندەکە لە بچووکە بۆ گەورەوی بەڵام بڵێتن descending وەختی واتە لە گەورەوە بۆ بچووک بەڵام مادەم ascending واتە لە بچووکە بۆ گەورە ڕیزیان بکە بە بەکارهێنانی using if-else structure بەکارهێنانی if-else. ڤیدیۆکە پاوسکە و خۆت شکاریکە و ئێستاش دێن شکارێکە من دەبینین. باش بەبین پرسیارەکە شکار بکەین. ئێمە سێ ژمارەمان هەیە بەدەم سێ ڤاریبڵ دروست دەکەم بڕمە x y وەل پاشان z بەو شێوازە و بێگومان دەتوانین سەرەتا ئینشەڵایزم بکەی ئەوەش دەبێت هەروەها دەتوانین تۆ بە دەبڵ بیکەی بۆ نمونەگەونیە ئەگەر توێ ژمارەی بە پۆینتیش داخل بکەی هەمیان بکەی بە دەبڵ چونکە پۆینتیش نووسی پۆینتەکانیش حساب بکات لە گەورەی بچووکی بۆیە من دەیکەم بە دەبڵ گەر تو ئینتیجەر کردەوە فەرقی توانیە تەنها شتێکی بەسیتی فەرقە. ئێستا با بین ژمارەکانمان ئینشەڵایز کرد ڤاریبڵەکان لە پاش ئێمە دەبێت بکەین بۆ نمونە دەڵێم بە user enter ژمارە یەکەم بنووسی من توانم سیاوتێک بکەم enter num1 بۆ شێوازە و لە پاشان سینی x بکەم کاوا ژمارە یەکەم توانم ناوێکی بدەمێت بنووسم نەم1 نەم2 نەم3 هەرێک لە شتانە بێگومان توان بکەم بەڵام من دەستا بە xy دەکەم وەرمە بە xyz دەکەم سینی x دەکەم و لە پاشان دووجاری تر ئەمە کۆپێز دەکەم ئەجارە لە بۆ ژمارەی دووەم لە پاشان ژماری سێم سینی وایزێتیش دەکەم بەڵام لە بەرەوەی نامەوێت چیوانە دووبارەکەمەوە هەموو لاینە ئەستا خۆ دەڵێم enter 3 numbers سێ ژمارە داخل بکەم لە پاشان سینی x لە پاشان y و لە پاشان z دەکەم واتە بەیەکجار باشە لە پاشان دێم چی دەکەم چۆنتان ئەو کارە بکەم خۆشی وتبووی چی بەکاربێنە if-else بەکاربێنە بۆیە دێم if بەکاردەهێنم باش دەڵێم سەرەتا دێم ژمارە یەکەم تاقی دەکەمەوە ئەگەر ژمارە یەکەم من دەمەوێت ڕیزی بکەم لە بچووکەوە بە گەورە کەواتە ئەگەر هاتوو ژمارە یەکەم کاوا ئێکسەکەیە بچووکتر بوو لە y واتە دەمێت سەرەتا چەکەم زانم ئەگەر x بچووکترین بوو هەروەها ئێکسەکە بچووکتر بوو لە زێتیش زێت ژمارەش سێمە وایەگە ژمارە دووەمە ئەو کات دەمەوێت چ بکەم وە چێکەشکە دەکەم ئێستا زانیمان ئەگەر x بچووکتر بی لە y و ئاندەکەش ڕاست بیتن ئێکسەکەش بچووکتر بی لە زێتیش کەواتە لە هەردووشان بچووکترە واتە x لە هەمیان بچووکترە زانیم ئێستا لە پاشان دەبی ژمارە دووەم بزانم بۆی ڕێزیان بکەم ئێستا زانیم x یەکەم جا دەبی تەواوی و لە پاشان ئێستا y یان z دەمینێتەوە بۆ ئەوشش بزانم لە پاشان نێستا f بەکاردێنم ئفشکە لەمەی بەکاردێنم ئەو جارە دێم بۆ نمونە دەڵێم z y چێک دەکەم ئەگە y بچووکتر بوو لە z ئەو کات دەکا y دووەمین بچووکترین ژمارەیە بۆیە ئەو کات دەڵێم چی واتە z لە هەمویان گەورەتر دەبێت بۆیە دەڵێم x سیاوتی x y و لە پاشان z بکە بێگومان دەتوانم بڵێم شێوازێکی دوان تەبیع بکەم بەڵام زان پێویست ناکە ڕاستە خۆ دەڵێم x نامێژە درێژ بێت xy z و لە پاشان بڵێم بڕ بۆ لاینێکی نوێ بە شێوازە ئەو لە ئەفەکەی ئەدەگەر وانە بوو دەمەوێت چی بکات بۆ ئەگەر وانە بوو کەواتە ئەگەر وای بچووکتر بوون بچووکتر نەبوو لە زێت واتە زێت گەورەتە لە ئەڵسەکەی کە زێت گەورەتر بوو و ئەفم بڵێ بچووکتر بوو زێت بچووکتر بوو چکە ئێستاکە ئەگەر وای بچووکتر بی لە زێت واتە وایەکە بچووکترە دووەم بچووکترین ژمارەیە بەڵام گەر ئەوە ڕاست نەبوو لە ئەڵسەکە واتە زێت بچووکترە وایەکە گەورەترە کە زێت بچووکتر بوو ئێستا دەبێت چی بکەم دەبێت سیاوتی y ئەفۆن سەرتارە ئێکسە لە پاشانجاتی وایەکە دووەمی ژمارە دەبێتە زێت و کۆتا ژمارە y کەوا لە هەمیان گەورەتر دەبێت لە حاڵەتەدا و ئێنلاینی بەو شێوازە دەکەم. پاشان دێم چی دەکەم ئەوە لە بۆ ئەکسم کرد
ئێستا تەواو فکرەکە هەرەوەندەیە بەو شێوازە بەڵام ئێستا کەمە لەبوو ئەکس بکە لەگەر هاتوو یەکەم ژمارە گەورەترین بی بەڵام دەبی چەکەم لە بۆ هەر یەکە لە وای زێتیش ئەدەگە هات ئەوجارە وای یەک بچووکترین ژمارە بوو یان زێت بچووکترین یەکەمین ژمارە بوو بۆیە چی دەکەم دێم ڕاستەخۆ ئەمە پێیج دەکەم لە زیاتی f دەنووسم else وە لە زیاتی x ئەمجارە لە بۆ وای ئەگەر وای بچووکتر بوو لە x وەروها وایەکە وەروها وایەکە بچووکتر بوو لە زێت ئەو کات دێم چەک دەکەم بۆ چەکی شتێکی تر دەکەم دەڵێم ئێستا ئێمە ئەوجارەگە وای بچووکتر بوو باشە ئەوجارە دەبی دوو ژمارە ببینەوە لەمان زێت و ئەکسی بە دەڵێم ئەگەر x بچووکتر بوو لە زێتی ئەو کات دەبێتە وای لە پاشان x اینجا زێت ئەگەر نا ئەو کات دەبێتە وای زێت y z x بۆ شێوازەی لێ دێم وەرای پێویستم بە چیترا بە فێڵسیشترا بۆیە فێڵشتر بەکاردەهێنم ئەمجارە لە بۆ z دەکەم ئەگەر زێدات و یاواتە سێمی ژمارە بچووکترین بوو دەنووسم زێت و لێرە دەنووسم y گەزێ بچووکتر بوو لە x و بچووکتر بوو لە y ئەو کات دەڵێم ئەوە زانیم زێت بچووکترە جارە دەڵێم x بچووکتر بوو لە y ئەو کات پێم بڵێ زێتە اینجا ئەکسە اینجا وایە ئەگەر نا زێتە وە لە پاشان زێت x y جارە زێت y x بۆ شێوازە چەکی دەکەین ئێستا گەیت بۆ پرۆگرامەکەمان ڕام بکەین وێگومان بزانن شتێکی سادەیە سام بوو واگران نەبوو پرۆگرامەکەمان ڕانکەین سداوامەرە دەکە کەوا سێ ژمارە بنووسی بۆ نمونە من هەمیان تاقی دەکەمەوە جار یەکەم ئەگەر بێت و ئەکسەکە ئەواتە یەکەمین ژمارە بچووکترین بێت بزانین چی لێ دێت چۆن ئەوە ڕیزیان دەکات بزانە بە شێوازە 1 2 3 و گەر بێت و سپیسێک لە نێوانیان بدەم چکە بەجددی ئەو هاکەمێکەوە ئێستا سپیسێک زیاد دەکەم خێرای گەر سپیسێک زیاد بکەم لێرە کەرسەرەکەم دادەنێم لێریکەوە جیانێکەوە دەمەوێت لە پاشان کۆنتڕۆل ئۆڵدا دەگرم و لێرە دەمەوێ لێرەنا لێرە کێشە چیوان نابێت لێرانش 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 بۆ شێوازە ئەوە سپیسم زیاد کرد و لێرانش بە هەمان شێوە سپیس زیاد دەکەم ئێستا کەش بە شێوازەش لە پاش ماری دومیش سپیسێکم زیاد کرد پرۆگرامەکەم زۆر جوانتر دەبێت کاتێک جارێکی ڕەنگ دەکەم ئەمە کێشێکی وان نییە بەڵام شۆرکەتی کۆنتڕۆڵ ئۆڵتم کە بەیەکەوە داگر بۆ ئەوەی لە چەندەها شوێن هەمان نووسیم بکەم لە هەمان کاتدا بۆی بە شێوازە توانم بەکاری بهێنم و هەروەها ئێستا گەر بێت و دووبارە پرۆگرامەکە ڕەم بکەینەوە ئەمجارە بابین زانیمان ئەگەر x بچووکتری ژمارە بێت جارە ژمارە دوم بچووکتر بێت دەنووسم 2 1 3 1 2 3 تەواوە کاتێک کێشەیەکی نییە ئەمجارە دووبارە دێم پرۆگرامەکە ڕەن دەکەم و جار ئینتەر 3 نمبرز جار ئەگەر ژماری سێم بچووکترین بێ واتە 3 2 1 دانا لە بۆم ڕێزی دەکە لە بچووکە بۆ گەورەترین بە شێوازە ئەدەگەر بمانەوێت لە گەورەتی لە بە پێچەوانەوە یەکەم جای گەورەکەی ڕێز بکەوەتە لە گەورە بۆ بچووکە ڕێزی بکات بێگومان نیشانانەیەکەوە هەمووی دامنەوە پێچەوانە دەکەمەوە ئەو کات پرۆگرامەکە ژمارەکان لە گەورە بۆ بچووک ڕێز دەکات ئەمەش بریتی بوو لە ڕێزکردنی ژمارەکان سێ ژمارە لە بچووکەوە بە گەورەترین لا C++دا